لەبارەی ئاوەدانکردنەوەی زیاتری کۆیە و ئەو پرۆژانەی کە لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆیە جێبەجێکراون یاخود ئێستا کاریان لەسەر دەکرێت لەگەڵ بەڕێز ئەندازیار کۆسار حەمەساڵح بەڕێوەبەری ئاوەدانکردنەوەی کۆیە قسە دەکەم. ڕاستەوخۆ لە کۆیە لەگەڵم دەبێت. کاک کۆسار، ئەم کاتت باش، زۆر بەخێر بێ بۆ کوردستان 24. دەکرێت پێم بڵێ لە سەرەتای دەست بەکاربوونی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئێوە چیتان پێشکەشی کۆیە کردووە؟ سپاس سەرەتا بۆم دەرفەتە. طبعاً لە سەرەتای 2019 کاوکاتە خۆم دەست بەکار بووم وەک بەڕێوەبەری ئەم بەڕێوەبەراتیە، خراپترین سێکتەری ڕێگاوبان بوو لە هەموو سنووری قەزاکە و هەر پێنج ناحیەکە. پاش ئەوەی لەگەڵ ئیدارەی کۆیە پلانێکی تۆکمەماندانە بۆ ئاوەدانکردنەوەی ڕێگای سەرەکیەکان ئەوانی کە تێکسوو بوون و ڕێگای گوندەکان کە کاری خزمەتگوزاریان بۆ نەچوو بوو. پاش ئەم پلانە توانیمان بە ماوەی ئەم 3 ساڵە کارێکی باش لەم سێکتەرە بکەین کە سێکتەری ڕێگاوبانە. ئەوەی کە ئێستا کە قتاوکرایە لە جێبەجێکردندا و پلانیشمان ینی بەردەوامە، ینی وەچی ئەوەی کە ئێستا باسمان کرد تموحمان ئەوەندە نییە، زیاترمان تموح ئەگەر هەموو ڕێگای گوندەکان ئەوەندەی کە حکوومەت پێڕابگا و قەیرانی دارایی لێ بگەڕێ، حەزمان لێیە ڕێگای هەموو گوندەکان خێرتاو بکەین. باشە، ئەگەر بکرێت پێمان بڵێ لە ماوەی دەست بەکاربوونی بەڕێستان لە کۆیە وەکو بەڕێوەبەری ئاوەدانکردنەوەی کۆیە چەند پرۆژەتان جێبەجێ کردووە؟ دەستان بە چەند پرۆژە کردووە لە کۆیە؟ لە ماوەی دەست بەکاربوونمان ئەمە داتامان لەلایە سنوورخان چەند هەر ساڵی کە چەندمان قیرتاو کردیە و چەند خزمەتگوزاریمان جێبەجێ کردیە. لە 2019 نزیکەی 13 ملیارمان پرۆژە جێبەجێ کردیە و لە 2020 کە ساڵێکی خراپ بوو بەهۆی کۆڕۆنا و قەیرانی داراییەوە، توانیمان بای نزیکەی ملیارێک پرۆژە و خزمەتگوزاری بگەینە ڕێگاکان. بەڵام لە 2021 و 2023 کە ساڵانی خزمەتگوزاری بەفعلی بە هەموو ئەم ساڵانە نزیکەی ینی بە لە 2019 تاکو ئێستا ئەم ساڵ نزیکەی 43 ملیار خزمەتگوزاریمان گەیاندووە و ئێستا لە هەمووشیان مەسەلەن هەندێکیان لە جێبەجێکردندان، هەندێکیان جێبەجێکراوە، هەندێکیان وا خەریکی تەندەرینگن و کاری بانگەوازی و درانە مقاول جێبەجێ دەکرێت. باشە کاک بۆیە ئەو پلانی کە ئێستا ئەوەی کە لە بیدایەت دامان دواتر قسەکانی خۆشت تەواو سنوورخان. بەڵێ پرۆژەکانی ئێمە زیاتر ڕێگاوبانە، خێرتاوکردنی ڕێگای گوندەکانە، خێرتاوکردنی ڕێگا سەرچیەکانە کە ئەوانی کە تێکچوومەوەی باسمان کرد. سەرەتا 2019 خراپترین ڕێگای دەشتی کوێ بوو، ڕێگای کوێ هەولێر بوو، ڕێگای تەقتەق بوو، ڕێگای سکتان بوو. بەڵام پاش ئەو پلانە و بە سپاسەوە کە بەڕێز وەزیری ئاوەدانکردنەوە خۆی هاتە سەرخەت بۆ ئەم جێبەجێکردنی ئەم پلانە، توانیمان ئەم ڕێگایانە هەمووی نۆژەم بکەینەوە کەمە لە باسمان کرد لەو پلانێکە دامان نابوو بۆ گژمانە ئەوانەمان تەواو چاکرد. ئەنجا دەستمان بە قیرتاوکردنی گوندەکان کرد، وەچکە لە راپۆرتەکەی جەنابتان باستان کرد بەس لە دەشتی کۆیە لە ناحیەی ئاشتی نزیکەی 20 گوندمان قیرتاو کردیە و لە جێبەجێکردندایە و ئەوانی تریش کاری حازرکردنی دەرخستەمان بۆ کردینە و ناردیتمان ئەگەر موافقە بێتەوە. بەس دەمەوێت یەک خاڵ باس بکەم سنوورخان، ئەوەی کە باسمان کرد بەس لە ناحیەی ئاشتی نییە، ئەوەی کە کردیتمان لە هەموو ناحیەکانە. بەڵام لەوانەیە بۆ هەندێک ئەوە ناحیەی ئاشتی پشتی شێری بەرکەوتبی لەو ئەوەی گوندەکان. یەکشتیش با پێ بڵێم سنوورخان، ئێمە هەمومان قەرزاری گوندەکانین، خۆتان دەزان گوندەکان بپرسم کاک کۆسار، یعنی گرنگی بەستنەوەی ئەم گونجانە بە سنتەری قەزای کۆیە لە ڕێگەی قیرتاوکردنی گوندەکانیانەوە چییە؟ سنوورخان ئەمە پێشتر لەوانەیە لە زۆر کات جێمان لێ گوندەکان چۆڵکراین، گوندەکان هەموو هاتنەوە ناو شار، کاری کوشتکاڵی نەما. دەبای خۆمان پرسیار لە خۆمان بکەین بۆ ئەو گوندانە چۆڵ دەکرێت، لەبەرچی
خۆشبەختانە حکوومەت هاتە سەرخەت بۆ گەاندنی خزمەتگوزاری لە هەموو بوارەکانەوە ئەوەی کەمە پەیوەندی بە ئێمە بواری ڕێگاوبانە باشەکە گوندێک ڕێگای قیڕی هەبی و کارەبای هەبی ئاوی هەبی خەڵکەکە بۆ دێتەوە شار ئەکید لە گوندەکەی خۆی دادەنیشی و خەریکی کاری کوشتتوکاڵی دەبی و کاری ئاژەڵداری دەبی کە ئەمەش پەیوەستە بە ژیان و گوزارانی خەڵکەکە و بۆ شارەکەش باشە کەواتە گرنگی ئەم پرۆژانە ئاوادانکردنەوەی گوندەکانە ئاوادانکردنەوەی گوندەکەلەوەی خەڵک وا لێ بکەین هانیان بدەین بچنەوە گوندەکانی خۆیان دابنیشنەوە و سەرقاڵی کاری کوشتتوکاڵی و کە باسمان کرد کاری ئاژەڵداری بێ بەڵێ بێگومان دەشزانین ینی کابینەی بۆشی باسمان کرد گوندەکان لانکەی خەبات و شۆڕشی هەموو کا کۆساریەوە هەست بۆ دەکەن کە ینی ئێستا گوندەکانی کۆیە ئاوەدانترن وەک لە ڕابردوو والله ئەنجا ئەوە خۆمان دەیبینن بەس خەڵکیکەش لامان دەبی و شاهدی ئەوە بدا کە مثلا دەڕوا یەکێک دەڕوا بە دەشتی کوێدا دەڕوا تەماشای گوندەکان دەکەن خۆی خەڵکی گوندەکان خۆیان کە ناو گوندەکان دەژیان ئەوانە لامابی شاهدی ئەو وەزعانە کە حکوومەتی هەرێمی کوردستان لەو چەند ساڵی ڕابردوو چی بۆ گوندەکان کردیە ئەمەش وەشی گوتمان تموحمان ئەوەندە نییە زیاترمان تموحە ئینشاڵڵا لە ساڵانی داهاتوو ئەو پلانی کە هەمانە جێبەجێ بکەین و بۆ ئەوی خزمەتگوزاری بگەینە هەموو گوندەکان بەبێ جیاوازی زۆر باشە پرسیارێکی دیکە کە بە گرنگیەوە ینی هەموو خەڵکی کۆیەوە دەکرێت بڵێم ئەوانەی کە لە نێوان سلێمانی و هەولێریش هاتوچۆ دەکەن بە گرنگیەوە لەم پرسە دەڕواننەوەیش تاواکردنی ڕێگای دووسایدی کۆیە هەولێرە کە خۆتان دەزانن نزیکەی 10 ساڵ بۆ ڕاوەستا بوو ئەو ڕێگایە ینی ئەو پرۆژەیە بەچی گەیشتووە سنوور خان تەمان پرسیارشی زۆر مهمە تەمان ئەوەی کە ئێستا کێشەی هەر گەورەی کۆیە و ناحیەکانە ڕێگای دووسایدی کوێ هەولێرە تەمان ئەم ڕێگایە کە لە پێش ئێمە خۆت باس کرد 10 ساڵە دەست بەکارکرایەوە لەلایەن ڕێگاوبانی بەڕێبەتی ڕێگاوبانی هەولێرەوە سەرپەرشتی دەکرێت ڕێگای ینی وەک پرۆژە پەیوەندی بە ئێمە نیە بەڵام وەک ئیدارە هەر جارێک لەگەڵ بەڕێز قایمقامی کۆیە کە دەچینە هەولێر بۆ لای لایەنە پەیوەندیەکان بلاخەر بۆ لای جەنابی وەزیری ئاوادانکردنەوە یەکەم باسمان باسی ئەو ڕێگایەیە بەڵام هەتا ئێستا دەرفەتەکی وانە بووە کە بەڕێز وەزیری ئاوادانکردنەوە چەند جار هەوڵیشی داوە بەڵام خۆر دەزانی باری دارایی کە ئێستا حکوومەتی هەرێم وەزعەکەمان کووە دیارە تا ئێستا ڕێگە نەدرایە بە تەواوکردنی ئەم ڕێگایە گرینگە بۆ هەموو تاوان ئەو ڕێگایە بەس بۆ کوێ نییە سنوورخان ئەو ڕێگایە بەشێکە لە بینی کۆی هەولێر و سلێمانی بۆیە ئەوە ئێستا لەسەر کوێ بووتە ماڵ بەڵام ئەو ڕێگایە ڕێگای هەولێر و سلێمانیە زۆر باشە کا کۆسار ئەگەر بەگشتی پێم بڵێ ینی ئەو گیر و گرفتانە چین کە بۆ پرۆژەکانی ئێوە دێنە پێش ینی هیچ بربەستێک هیچ گیر و گرفتێک هەیە لە جێبەجێکردنی پرۆژەکان بێگومان هەیە ئەو قەیراندارەیە کە ئێستا هەیە هەندێک لە پرۆژەکانمانی ڕاگرتووە قەیراندارە نەبوونی سیولەیە کەمە پرۆژەکە دەست بەکار دەبی بەڵێندەرەکە بەشێکی لێ جێبەجێ دەکات داوای پێشینە و سولفە دەکات کە ئێمە سولفەکەی بۆ دەنێرن و ڕەزامەندیشی دێتەوە بەڵام سیولە نییە پارەکەی بدرێتێ ئەمەش وای کردێت چەند پرۆژەیەکمان ڕابوەستی بەڕاستی ئەوە یەک لە ئەوەکانمانە کێشەکانمانە هیوادارین ئەو کێشەیەمان چارەسەر بکرێت لە ئەوەی بە زووترین کات ئەو پرۆژانەی کە هەمانە لەوە زیاتر دوانەکەوی و زۆر باشە دەستان خۆش بێ زۆر سپاس دەکەم بەڕێز ئەندازیار کۆسار حەمە سەڵەح بەڕێوەبەری ئاوادانکردنەوەی کۆی ڕاستەوخۆ لەگەڵم بووی